1300 بۆ 2000 دانایان لێفرۆشتووە بە زۆرێک نرخەکەشی لە چاو دوێنێدا 2000 دیناری چووەتە سەر ئەمەی کە دەبین و بەدەست بنەوەیە ئەو چرایە کە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا بوو بە فریادڕەسی خەڵکی و لە هەمان کاتە بوو بە سەرچاوی خێر و بەرەکەت بۆ ژمارەیەک فرۆشیاری ناو بازاری سلێمانی. من قسم لەگەڵ بەشێکیان کردووە ئەوان باس لەوە دەکەن کە لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا لە نێوان 1300 بۆ 2000 دانایان لێفرۆشتووە بە زۆرێک نرخەکەشی لە چاو دوێنێدا 2000 دیناری چووەتە سەر. ئەوان باس لەوە دەکەن کە ئەم چرایە دوێنێ بە 8000 دینار فرۆشرا و ئەمڕۆ بە 10000 دینار لە بازار ساغ دەکرێتەوە. جیاواز لەوە ئەوان باس لەوە دەکەن کە لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا ئەو چرایانەی کە لە دوکانەکەیاندا ماونەتەوە و نەفرۆشراوە ئەم 3 ڕۆژە ساغیان کردوتەوە بە زۆرێک لە دوکانەکانیاندا نەما و داوایان کردووە لە بەغدا بە جوملە گەیشتووە بەدەستیان. جگە لەوەی کە ئەم چرایە بوو بە سەرچاوەی ڕزقی ژمارەیەک فرۆشیاری ناو بازاری سلێمانی لە هەمان کاتە خێزانەکانی لە دەوری یەک کۆکردەوە و لە سۆشیال میدیادا ئەمان بینی وێنە و ڤیدیۆکانمان ئەبینی کە خەڵکی بەدەم شەو چەرەوە و گێڕانەوەی بەسەر هاتەکان خەڵکی لە دەوری ئەم چرایە کۆ دەکردەوە.